سلاو ریز بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطن بخیرهات ناو دکم ده وی برنامه ده جه هفت رنگ به چند راپورت و بابتین هنری و چاندی امی به هفره گشتیاری دناوا دریا هنری ده بکن. ام دچن آمده دناوا باجر ده هنرمند شوکار عمر اکن خونین خواه برنگین جوان و بدو دستودیا خواه ده آفرینه و وان بیروکین خواه به شاگرد و جواکره پارود که که به هنرا وی شوکاری لسر چته آوا کرن و چجمره دبیجه. لباجاری آمده جیان به هر رنگی خواه پارود که و روی راستی خواهش دسپیکا روژی زلال دکه. لوی آتولیا هنری دناوا باجیر ده هنرمند عمر اکن او جی بشکه جی روژاوی باجاری گورنگه کی جوان جناواوی باجاری دیار ده. برهمن عمر لسر بنگهن اکادمی آواده به گو ده کوالین ویده خیزو رنگین خوگرتی دیار دبن وکی دنجی باندورا فلسفه و پرتوکان لسر هنراوی پر هیه جبروی جی ده شیوازا سورالیزما ریالیستیک ده برهمین ویده دبینه گو پر بالکشن بناوروکا خواه و به شیوازا خواه از ونه خواه لسر دیجیتیا ده دیالکتیه دا چه دکم یعنی وسا بجی دکم دیجیتی چیه مثلا مرنو صاحبون ام جیان جنو میر هبونو تنبون لسروان از پرای رسمی و چه دکم جن جهکی تایبت ده تابلوین عمر ده دگرن به همو رنگین خواه و جوانیا خواه به شرم و ده پیشی تابلوین خواه و دکه ناوروکا همو برهمین خواه جمن پاکجیه و صافتیه سمبول که مجی tam evkivi dijivi yani dav sergirtine anji em bejine başi sembol dike عمر نتنی به برهمین خواه بیروکه و باورین خواه تین زمان لیبلی او بشاگرتی خورجی او تشتانا پارود که و دخوازه گوچ قدغ کرناج سر زلالیا لاش و رامانان بی راکرن Astengi pır henerli peşiya hünermende Kürt. Hünermende Kürt buna ki van astengiya derbas bike bahava ki lazım er ki kimlik xoy bide ve şartın. Evet demeji bukhra çava bejim fek bukhra ne rast be tişte kusa çeydi be اوج بنایی پرسکره که های مزنه شوازا گو عمر پکتینه او لاشی روت گو د تابلینی ده گلک جارا دیار دبه دبه کشه دناوا جواکی ده گلک جواکی ویتشتی قبول ناکن و با اوایه کی نیینی لی برهمین عمر تماشا دکن به تو تیگهشتنا هنری و پرنسیبین وی خبات نو مرب چه که راسته جی پر زوره یعنی zahmetliye. Mrovi dindar, oldarın proje girtine yani işte vara. Ek dedilerim mesela hani demakutu dveji hüneranı resmenu o vakti kalıp pornografi yapki, anji erotizm yapki bu hiç çavi dedilerim. دناوا خرجرا جیانی ده و کلمین لپیشیا عمر و هنرا وی عمر هیناجی گشبینه و هیوین وی مزنه به هنرا خود کار بتشتکینو لآمده چیکه پلانه که دشمه ده سرمه ده از دخوازم که پیشروج ده لآمده اکادمیکا هنر یا مزن و بکم انا سروی از زیاده بکم سری خود ایشینم جواکا کردی و هنر دبر هفدو ددن هنرمند به فرچه و رنگین خواه بنداوین قدغه کرنه در باس دکن و خونین خواه و هیوی خواه بزور و زحمتی دناوا جواکی ده بجی دکن و هنر به زمانه کی رنگین و زلال جوی جواکی ره.
فستیوالا فیلمان لأنقره بفیلم دری بداوی هاته اف فیلم گوچیرو کامالباتک سوریانی دبیجه با اصل خواه لمردین نه و اف چیرو که جمردین حیانی آلمانیا دریج دکه که به هفره لوی راپورتی تماشه بکن. Yemin Festivala Filman a navnetewi ya Enqere bi filma bi navê Derî perdên xwe ji temaşevana ra vekir. Filma Derî balê dikişîne ser koçkirina Sûriyaniyan. Malbateka Sûriyanî zarokekî wan tê windakirin ji bo ku zirar neyê zarokê din malbat koçî Almanya dike. Bi salan şundatir hestiyê zarokê wan di bîrekê da derdikeve û malbat ji bo definkirinê tê Mêrdînê. Di vê filma trajîk da lîstikvanê binavûdengiyê Tirkiye Kadir İnanır seraktoriyê dike. Di seraktrisya vê filmê da jî Aybüke Pusa dilize. Ya beni biraz gezdirsenize ya. Ha? Benim bizimkilere hediye bakarız. Filma derî bala siyasetmedaran jî kişand. Di nav temaşevana da parlamenterên CHP-yê Enqerê û cîgirên serokê Meclisê Levent Gok, parlamenterên HDP Mithat Sancar, Alican Ünlü û gelek kes ev film temaşe kirin. Seraktrîstê vê filmê Aybüke Pusat dema rola xwe dinirxîne hestê xwe wiha diyar dike. Zaten büyük ustalarla çalışmak. Ji xwe bosteyekimizin di nav senaryoyekî baş da cîgirtin bi ekîbekî baş rekar kirin. Ji bo min şaneziyek e. Min jî bi çakekî temaşevan film temaşe kir. Ev ji bo min tiştekî taybet e û ez gelek dilxweşim. Film projeksiyonê dikişîne ser êşeka dîrokî. Piştî nîşandayna filmê gava temaşevan hestê xwe vedibêjin, bandora filmê jî ser wan da tê diyar kirin. Bi vê filmê me hem çînarê xwe Sûriyanî Asûrî gelê Sûriyanî Asûrî û hem jî medeniyeta we ku ava kirê 5000 salî me carek dî bi qalbê xwe bi wîcdana xwe fikrê. El emeği kapıyı ararken o dema bavê wî li derî digere ya esasî ew li kurexuyê wendakirî digere. Tiştê ku bi kurê xwe re jiyaye û keda ku dane ew li wan digere. Ji bo bavekî zarok giring e. Dema min temaşa kir, mûyên min derzî bûn. Min film pir hez kir. Di vê festîvalê da filmeka taybet navê wî Derî hebû. Ev film çîroka wî li Almanya dest pê dike, li Mêrdînê berdewam dike heta Stenbolê dirêj dibe. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. لی فرانسا جی فستیوالا هنرا کولانان لی باجار لیون دست پیکریه گو جهر ولاتی جیهانی هنرمند کم بونه و بهره خواه و رنگین خواه به هفدوره پارود کن. هنر لی فرانسا بشکه جیانا روزانه گو بیوی جیان نخوشت به ام بچن ور تماشا بکن. شێوەی پێشکەشکردنی هونەری شەقام لە چاوانی تر گەلێک ئاسانترە. هونەری شەقام پێویستی بانگەشە نییە. بوونی هەیە کاری ئاوا دەکەین بۆ ئەوەی خەڵک خۆیان بیبینن. کاتێک فستیڤاڵێکی موزیکڕک دەخەین پێویست ناکات بانگەشەی بۆ بکەی. تەنیا دەمانەوێت کاتی ئاوا هەبێت ڕێز لە نیگارکێشان بگیرێت. ئەگەر چی لە هەمان شوێندا نیگارکێشی جۆراوجۆری لێ هەبێت. لەم کارە هونەریەدا نیگارکێشان هەر یەکەی هێمای کۆلتوری وڵاتەکەی تێدا نیشان دەدات. بۆ کەسانێک کە لە منداڵیەوە حەزیان لەو جۆرە هونەرە پێشکەشکردنەیە بە دەرفەتێکی باشی بۆ خۆیان دەزانن. لەسەر شەقام یا لە چوون بۆ قوتابخانە بووم کە ئەم جۆرە دەربڕینەم بەرچاوکەوت لە سەردیوارەکان هۆگری هونەر بووم. بە تەمەنی گەنجی نەدەچوومە موزە و سەردانی پێشەنگام نەدەکرد. سوپاس بۆ شەقام کە بەگشتی هونەرم تێدا دۆزیەوە. بەبێ هونەری شەقام پێم وانە بوو حەزم لە هونەر دەبێت. هونەری سەرشەقام گۆڕەپانێکی بەرفراوان لە سەریقا دەخاتە بەرچاوی خەڵک کە ئەوەی حەزیان لێیە تێدا بدۆزنەوە. هونەری شەقام هونەرێکە لای خەڵک پەسەندە هەرکەس دەتوانێت ئەو شتی دەخوازێت تێدا بیبینێت جایان حەزی لێ دەکەی یان نا ئەگەر حەزی لێ نەکەی ناچار نابی چاوی لێ بکەی ئەوە تا لێرە گەلێک شتی باشی لێیە هەموو جۆرە شێوازێکیان هەیە.
لی نیویورک جی موزخاناک تایبت و بویه گوگهدانی به کرسته و آلاوی روزانه دکه او جی سرانسری جیهانی وان آلاوان کم دکن داگو نرینا هنرمند فرانسی مارسیل دوشامپ پشتراز بکن گو هرتش دجیانا مروف ده هنره. لە پشتی دەرگانە ناسراوەکانەوە لە شەقامێکی بچووکی نیویۆرک مۆزەخانێکی بچووک شاراوەتەوە. ئەم مۆزەخانەیە و ئەو شتانەی سەرانسەری جیهان نیشان دەدات کەوا لە خەڵکی دەکات بە ڕێگای شتێکی بچووک بیر لە شتێکی گەورە بکاتەوە. مۆزەخانەکە لە ساڵی 2012 لەلایەن چەند هاوڕێیەکەوە دامەزرا و بیرۆکەکە ئەوە بوو جۆرێکی نوێی مۆزەخانە دروست بکرێت شتێک کە لە شوێنێکی چاوەڕوان نەکراو بێت بچووک بێت لەبری ئەوەی گەورە بێت و ئەو شتانەی تیا بێت کە گوزارش لەوە بکات ئێمە کین و چۆن بیر دەکەینەوە. ئەم مۆزەخانەیە ئەو شتانە نمایش دەکات کە دروشمی لە پشتەوەیە بۆ نمونە ئەو شتانەی لەلایەن زیندانیانەوە یان بۆ زیندانیان لە ئەمریکا دروست دەکرێن یان نیشاندانی نەخۆشی شەکرە وەکو بکوژ یان ئەو شتانەی کە خەڵکی کەمینەی پێدەکوژرێن بە تایبەتی لەلایەن پۆلیسەوە لە ئەمریکا. ئالێکس کالمان سەرۆکی مۆزەخانەکە دەڵێت شتەکان دەبێت مانایەکی زۆریان هەڵگرتە بێت. شتەکان دەبێت شتێکی زیاتر لە قەبارەیان بگێنن ئەمەش مانای ئەوە نییە مانایەکی کەسێتی تایبەتی هەبێت دەبێت مانایەکی مرۆڤانە و جیهانی هەبێت. ئالێکس گوتیشی هیوادارم خەڵکی بەڕێگای ئەم مۆزەخانەیە بیر لە ڕاستەکانی ئەو شتانە بکەنەوە کە لە بەردەستیاندایە خەڵکی نابێت تەنها بیر لە شێوازی دروستکردنی شتەکان بکەنەوە دەبێت بەڕاستی بڕوان نەگۆشەکان تا ڕاستەکان ببینن. ئەم مۆزەخانەیە لە 26 مانگی 4 کرایەوە بۆ گەشتیاران. لی ئەنقەرا شانۆیەک لەسەر دکا شانۆ هاتە پێشکەشکردن گۆ لەسەر ڕێبەرێ کوردی عەلەوی سەید ڕزا بوو یێگۆ سەرهێلدانا دێرسمێ برێڤە بر û dawiyê hate bidarvekirin. Ev raport di derbarî vê şanoyê de ye û ev kesê girîng buhaye. Evladımı ipe götürenler elini sürmesin bana. Rêberê serhildana Dêrsimê Seyid Riza bi lîstikeka şano tête bîranîn. Ev lîstik bi navê Dersim ji aliyê lîstikvanên şanoya Simurg a Enqere Asotva hatiye temaşadayîn. Lîstik di dema serhildanê da hêlekê da zor û zexta dewletê nîşan dide, hêladin da jî lîstikên ku li ser Kurdan hatiye lîstin diyar dike. Rizo'ya bir şey etmeyeceksin ki. Hem kapısında maraba olmaktan gayrı ne bakım var ha? Derhênenê vê lîstikê Serdar Doğan dema behsa lîstikê dike, dad ve xuyakirin ku li Tirkiye tiştekî wiha temaşedayîn di nav xwe da gelek astenga jî derdixe pêşiya wan. Seyid Riza hêlekê da li beramberî dewleta Tirkiye hêladin da jî li beramberî eşîretên Kurdan têkoşînek dabû. Lîstikvanê ku karakterê Seyid Riza dilîze, Mustafa Çelik dema vê rolê dinirxîne dibêje ez dilîzim lê di nav lîstika min da jî lîstik hene. Seyid Rizan hem devlete karşı verdi. Têkoşîna Seyid Riza di alîkî da li beramberî dewletê bû, di aliyê din de jî li beramberî eşîretên Kurdan da dihate kirin. Li ber hîla de ku dolabên eşîret û dewletê Seyid Riza xwazêde nikaribûye bide têkoşînê. Di vê lîstikê da rengê dewleta Tirkiye jî bi dîtbar derdikeve pêş. General Abdullah Altoğan raderekî dewletê ye û di darizandina Seyid Riza da roleka sereke girtibû. Lîstikvanê ku vî karakterî zindî dike, rolê hez dike, lê karê General Abdullah Altoğan jî rexne dike. General Abdullah Ez di rola General Abdullah Altoğan da dilîzim. Ev kes di organîzekirin û birêvebirina qetlîam û komkujiya Dêrsimê da rolekî sereke girtiye. Di wehşeta Dêrsimê da bandûra wî gelek mezin e. Ez jî vî karakterî zindî dikim. Êşa Dêrsimê eva bi salanê hiç rojekê kêm nebû. Di van rojan da lîstikeka taybet, lîstika bi navê Seyid Riza wê derkeve beramberî temaşevana. Armanca vê lîstikê ew e ku ji vî şundatir ev babeta hanê carê kadinê derkeve pêşberî temaşevana û hemû kesî. Eyüp Demir, Dengê Amerika, Enqere.
لی چینê Festîvala Hunera Kevneşopê dest pê kir got li wir gelek rengên hunera Çînî yên Kevneşopê diyar dikir got ew welat naskiriye bi hunera xwe ya kevneşop û zengîn û rengîn. Kaberê xwe bidin vê raportê. خزمەتگوزاری پێشکەوتوو وەک ئەلکترۆنی ڕاستەقینە و زیرەکی دەستکرد شارەزای و ئەزمموی گەشتیاران زیاد دەکات لە ماوەی سەردانکردنیان بۆ پێشەنگای نێودەوڵەتی گەشەی کشتتوکاڵی 2019 کە ڕۆژی دووشەممە لە پەکین کرایەوە. لە ماوەی 62 ڕۆژی پێشەنگاکەدا کە 2500 بۆنە لە خۆ دەگرێت وا چاوەڕوان دەکرێت 16 ملیۆن گەشتیار بەشداری تێدا بکەن لە ناو چین و لە سەرانسەری جیهاندا. بۆ سیرکردنی سەکۆ و تابێتمەندیەکانی پێشەنگاکە گەشتیاران دەتوانن چاویلکەی VR لە چاو بکەن تا هەستەکانیان وەک بینینێک لە چاوی باڵندەکانەوە بتوانن هەموو ڕووبەرەکانی پێشەنگاکە بە تەواوەتی ببینن هەز بە فرین دەکەن بێ ئەوەی بفرن بەهۆی کامێراکانەوە وەک ئەوەی بە شێوەیەکی ڕاستەقینە بەناو هەموو پێشەنگاکەدا بڕۆن و بیبینن لەگەڵ خزمەتگوزاری G5. لێکێک لە ژوورەکانی هۆڵی پێشەنگاکەدا تەکنۆلۆژیای ڕۆبۆتی G5 نمایش دەکرێت کە دەتوانرێت بە دیاریکراوی لاسایی جوڵەی گەشتیاران بکاتەوە. هەروەها پێشەنگاکە ڕووناکی و دەنگی کاریگەری دارستان دابین دەکات بۆ ئەوەی چێژێک لاگەڵ بینینی پێشەنگاکە پێشکەش بە گەشتیاران بکات. سەرەڕای ئەوەش بەرنمەیەک لە ناو مۆبایل بۆ گەشتیاران ئامادەکراوە کە ئەوان بە ئاسانی دەتوانن بە دوای دیمەنی سروشتی جوان و تکت و چێشتخانە و گەراجی ئۆتۆمبیلدا بگەڕێن. لە دوای گرتنی شوێنەکە لەسەر بەرنمەکە بۆ نمونە من سەردانکردنی باخچەکەی چینم لە کاتژمێر 11دا دیاری کردووە. پاشان من بەیانی دەتوانم بڕۆم بۆ خاڵێکی تری گەشتیاری باخچەکە یان بۆنەکان. لە پێش کاتژمێر 11 بەرنمەکە وریاکەرەوەیەک دەنێرێت. پێم دەڵێت کە سڕە بگرم. بەم ڕێگەیە دەتوانیت سوود لە زۆرترین کات وەربگریت. ئەمە دووەم پێشەنگایە کە پەیوەندی بە باخەوە هەبێت لە چین لە ئاستێکی ئاوە بەرزدا. یەکەمین پێشەنگای باخ لە ساڵی 1999 لە باشووری ڕۆژئاوای چین لە شاری کونمینگ بەڕێوەچوو. لی باجار سلیمانی مالبات کرد گروپکی یه خو تایبت به دیلانا فلمنکو دامزراندیه گو جوانیا وی دیلانا قرچین اسپانیا پیشکشی کردان دکه اف هنرا مینا جنگکی گو هر کس تیده خود لوینه و هر کس بهیز دبه و بجوانی دیلانه دکه ام بچن سلیمانی و الوی راپورتی تماشه بکن.
به موزیکا فلامنکو و دیلانا فلامنکو ام گشتن داویا وی گرا خو یا چاندو هنری گم درباسی ناوا شوکاری بون شانو سینما لسرانسری جهانی و بهترجی گو امرونی بینن سر چاندو کلتورا کردی گو اوج به بشک جیانا ما و درباسی ناوا هنرا جهانی به تا خلک کدن چاویوه ریامه به ببینن خیرو خوشیده